خۆشەویستان خۆشەویستی دارێکی زۆر لاواز و زعیفە هەستبەوەی مەکە چونکە یەکتریمان خۆش دەوێ هەموو شتێک حەلە هەستبەوەی مەکەن چونکە ئەمن و خاتونەکەم بە عیشقەوە بە خۆشەویستی بە ئەو پەیوەندیەمان دەست پێ کردو پس درێژەی ژیاندا نیازنە هیچ کارێک بکەین ئەوەی بزانن کە هەرچی زیاتر لێک حاڵی بن هەرچی زیاتر بزانن کە بەرابەری یەکتری خۆشیتان لە چ شتەهایەکی یەکاتۆ و ئەو قسایەتیانەی کە هەز دەکەن خۆشیتان لێ هاتۆ ڕایگرن ژیانی هاوبەشیکەتان خۆشترە گومانتان هەبێ کە هەر کات دە شەڕەکانتاندا حورمەت یەکتریتان ڕاگرت چاو ئەمن ناڵم لەک دەروون ناسی قسەی زەلام بکەم بڵام حتمەن ئەنگۆ دەبێ دەپەڕێکی زۆر ئارامدا پێکەوە ژیان بکەن نا ئەوە گومانێکی هەڵەیە وەلی دەڵم ئەگەر ڕق و هەستا بە قەولی بان دەڵە ڕیشەکان دەرمەهێنن سێ و گەڵاکان لێکەنەوە شاخ ئەسلیکان مەشکێنن ڕیشە ئەسلیکە لەگەڵی دەرمەهێنن مەبەستم ئەوەیە کە مەگەڕن بزانن چها بەچی قەڵسە ئەوی بکەن ژن و مردمان هەیە بەداخەوە دەڵە دە شەڕێدا حەست دەکەم چ شتێک جەرگی دەگرێ ئەوەی پێدەڵم عەزیزم کاتێک کە تۆ دە شەڕێدا ئەو شتێکە و جەرگی دەیگر پێیکوت دەتوانی ئینتزارت هەبێ هومێدت هەبێ کە ژیانی هاوبەشیکەت تا ئاخرەکەی بەخۆشی بە شادی بڕە بێگومانەوە گومانێکی هەڵەیە